من ئەمە باوکمە عەزیز شکوور بەڕاستی تقریبا نزگەمانە کە بێت ناتوانێت نان بخوا ناتوانێت هەرەکەش بکە هەر لە دەست و پاش کەوتو بوو چەند دکتۆرێک و چەند شوێنێکمان پێی کرد بەداخۆ نەگەشتنەوە ئەنجامێکەوە کە ئێستا لە میهرەبانی بەدەستمان هێنا سوپاس کە هێنامانە ئێرە کە عەمەلیاتی زراوەمان بۆی کرد زراوەمانی هەمووی تێکچوو بوو سوپاس بۆ خوا عەمەلیەمان بۆی کرد و لەشەریمان بۆی کرد و ئێستا کە تەندروستیەکەی زۆر باش سوپاس بۆ بەڕاستی ئێمە تقریبا نزیکەی 6 دکتۆرمان بۆی کردووە تاکو ئێستاکە بەڵام بەداخەوە نەگەشتنەوە ئەنجامی ئیتر لێراکە لەخوا بەزیادی عەمەلیاتێکی با سەرکەوتووی ئەنجامکرا سوپاسیەوە کە خوازانە شەکینکەوا لێراکە دەستی هاوکاری و دەستی ماندووی بۆم نەخۆشخانەیە درێژەکەن لەبەر خەڵکانێکی زۆر ئیسفادەی لێکەن سوودمەند بوونە لێی میهرەبانی دڵسۆزی و لێزانی